داوای دەستخۆشیتان دەکەم زۆر مەمنونم هاکاریتان زۆر لێمان کردووە بەرنامەی بەخشین زۆر کاریان لێمان کردو داوای دەستخۆشییان دەکەم لە بەرگ و لە خواردن و لە هەموو شتێ یارمەتیماندن لە دەفتەر و لە پارە و لە مەعاش و هەموو شتێکا بۆمان کردووە گەلە مەمنونی ئێوانەشم کەوا دەستمان بۆ درێژەکە یارمەتیمان دەگەلە مەمنونیان چای من برای من خۆیان سەرکەوتوو بن خوا پاداشیان باتەوە خوا جەزاتان باتەوە خول بۆمان پڕەکاتەوە کە لە بەرێکمان بۆ پڕەکاتەوە تاسە زۆر هەتا باوکێمە بە زۆر نەبوو بینیسا زۆر باشین کە لە بەرێکی خولمان بۆ پڕەکاتەوە دای زۆر دەرخۆشی دەکەن زۆر گرنگە بۆ ئێمە دەستخۆشیتان لێکەین لە بەرنامەی بەخشین بۆشایەتی بۆ ئێمە پڕەوە کردووە زۆر باشە دەستیان خۆش بێ و مەمنونیانین ماڵیان ئاوا بێ لەشیان ساق بێ وەڵا زۆر بۆ ئێمە باشە دەستیان خۆش بێ ماڵیان ئاوا بێ ئێمە مەمنونیانین لەم بێ موچەی و شتەیان زۆر باشە بۆ ئێمە لەشیان ساق بێ دیارێمە کوونووسنگی بەخشین لە شارۆچکەی تورکیا لە کاتی کردنەوەی قوتابخانەکاندا هەستین بە دابەشکردنی موچە بەسەر 33 ماڵی هەتیودا کە بڕەکەی دەکاتە 3,200,000 و لەگەڵ قرتاسی و کەلوپەلی قوتابخانەدا ئەو قرتاسی کە تۆزیعمان کرد بەسەر 100 مناڵی هەتیوە بووە واتە حیسەی 100 مناڵ هەتیوە لە ڕێی خێرخوازێک و دابین کراوە ئێمە لێرە سوپاسی دەکەن دەستخۆشی لێکن خۆی گەورە پاداشی باتەوە دیارە ئەو قرتاسی و کەلوپەلی قوتابخانەی کە تۆزیع کراوە بریتیە بۆ لە قەڵەم و دادەر و لاستیک و دەفتەر و قرتاسیە و مەستەڕ و هەموو ئەو شتانی کەوا تەڵەبە پێویستەتی بۆ قوتابخانەمە تەوزیعمان کردووە